ئێستاش پەشیمانی لی ئێستاش پەشیمانم داواش لەو کەساناکەم کە ئەیانەیە بچنە ژێر ئەو پرۆسێ و ئەنجامدانی ئەو نەشتەرگەریە هەتا بەتەواوەتی بیری لێ نەکەن و بەتەواوەتی پێویستیان پێ نەبێت ئەنجامی نەدەن. زۆر باشە دەستت خۆش بێ. طبعاً یەک شت لەم بابەتەی بەڕێستا ئاویش ئەوەیە کە زۆر جار کچان خۆیان لە چاوی کەسی بەرامبەرە ئەبینن. یعنی ئەمەیکێکە لەو کێشانی کە ڕوبەڕووی زۆربەی خاتونەکانە بێتەوە کاتێکە تۆ خۆت لە چاوی خۆتان نبینی لە چاوی کەسی بەرامبەرە کاتێک کەسی بەرامبەر پێت بڵێ ئەو شوێنت ناشرینە ئیتر ئەمە ئەبێ بە شتێک لە مشکی خۆتا خۆت ئەبینی بەڵام سێرەکەی چاوی ئەو کاریگەرترە بۆ تۆ چکە لە چاوی ئەوە خۆت ئەبینی کەمەوەکە کەمی متمانە دروستەکات لە کچانە کاتێککە متمانەکە کەم بوو ئیتر ناچارە بێ بزانێ ئەو چی پێڵێ ئەو چی پێڵێ ئەم خاتونە چیڵێ لەسەری ئەو چێڵە بۆی ئەو دەستکاری خۆی بکە بە پێ ئەوی کە خاتونەکان باسیەکەن. هەندێک جار کە لەو حاڵەتەیە کەواد لێە هەر بە فیلتەری سناپەکەی خۆتا کە شتێکی زۆر لاوەکی و سادەیە کە سەیریەکەیت ئەڵێ من باوەگەم فیلتەرە بم باچم وەگەم فیلتەرە بکەم جوانە بم بە فیلتەری سناپەکەی خۆتا تێیەکەوی. بەڵێ طبعاً فیلتەریش لە سناپ ئامیژێکێکی ترە لەوانی کە کچان نەوێ شکڵی حەقیقی خۆیان دەرکەوێت نایە شکڵی حەقیقی خۆی دەرکەوێت طبعاً شتێکی هەرکو تەنز ئامێز لە یەکێک لە پەیجەکانە نووسرا بوو باسی ئەوە کە دەڵێ ئافرەتێک دوای کە هاوسەرگیریەکە طبعاً ئەچێتە ئەگوازرێتەوە ئەچێتەوە ماڵی هاوسەرەکەی دوای هەفتەیەک هاوسەرەکەی چێت هەدیەکە بات بۆ ساڵۆنەکەی کە ئەم ئافرەتەی لێ بووە هەدیەکی گرانبەهای زۆر جوانە بەڵام دواتر کەس ئەو خاتونی کە لە ساڵۆنەکە ئەیکاتەوە سێرەکات شتێکی زۆر بەسیتە لە ناو هەدیەکە ئەڵێ باشە تۆ ئەم شتێکی کۆنت داناوە بۆ من بەڵام لە ناو پاکەتێکی زۆر گرانبەهایە بۆ منت هێناوە ئەڵێ آخر ئەو حاڵەیە کە ژنەکەم بەسەری هاتووە لە شکڵ و شێوەیە شتێکی زۆر جوان و تەرتیباتان کردو بەڵام لە ناوەڕۆکە سێرەکەم شتێکی بەسیت بوو شتێکی سادە بووە کە بەڵام ئێوە شوازێکتان لێکرد بوو کە ئەمە شتێکی زۆر بڵێ تایبەت و این بێ ئەمە زۆرێک لە کێشەیە کە کچان حتا خۆیان شکلی حەقیقی خۆیان ڕۆیان نایە دەریخن ئیلا بێ بە سناب بێ بەڵام دواتر کە سێری حەقیقەتی خۆی کات و سێری سناپەکە کا سێرەکە زۆری فەرقە کە ئەمە ژواکات متمانی بە خودی خۆی نەمێنێ متمانی بە ناخی خۆی نەمێنێ حتا متمانی بۆ نەمێنێ کە جوانە کەسێکی جوانە دایمەن ئەگەڕێ بە دوای ئەوەی بە فلتەرێ بە شتێک خۆی جوانترکە ئەمە طبعاً چ کەسێ پەنا بۆ ئەمانە بە کەسێک کە لە دڵەوە دروست نەبێ ئێساگەر کەسێک دڵێکی ساغ و دروستی هەبێ هەمیشە خۆی بە جوانە بینێ هەمیشە شکلی خۆی بە جوانە بێ ئەسڵەن هەمیشە سوپاسگوزاری خۆی گەورە ئەبێ هەموو ڕۆژە لەسەر ئەو شکڵشەوی کە دروستی کردووە ئێگەر وانە بوو لە دڵەوە کێشەی هەبوو سێرەکە دایمەن شکلی خۆی بە جوانی نابینێ دایمە خۆی بەراوردەکە بە کەسانێکی تر دایمەن لە دڵەوە بێتاقەتە کاتێک کەسێکی جوانتر ئەبینێ لە خۆی ئەڵێ ئەها فڵانە کەس لە من جوانتر دایم ئەم بەراوردە وای لێکە زۆر بێتاقەتی ئەکا طبعاً ئەمە ئەو حاڵەیە کە بەڕێزی شت پێشتر بەسەر تا هاتوو کە بەڵام سوپاس بەخوای گەورە کە ئێستا هاتوویت و ینی پەشیمانی لە هەندێک شت کە کردوتە کە پێویستی نەکردووە ئێستا خۆ لەوانەیە کەسە پێویستی پێی بێ بۆ شتێک ئێستا جاری وایە کەسێک کێشەیەکی هەیە لە لووتیا کێشەیەکی ناسەدانی هەیە کێشەیەکی هەیە لە لووتیا ناچارە بیکات ئەمیان قەینامەیان تۆ شتێکە پێویستیە بەڵام ئێگەر پێویستی نەبوو بەڵێ چیترت هەیە بەس ئەونا داوا لەو کەسانەکەم کە ئەیانەوێ ئەو نەشتەرگەریە ئەو پرۆسەی ئەنجامدان من بۆیە پێڵم پرۆسە چونکە شتێکی زۆ قورسە تۆ دەستکاری بەشێک لە جستەی خۆ بکەی لە کاتێکا کە ئەزانی ئازارێکی زۆری هەیە ناڕەحەتێکی زۆری هەیە دوای هەمووی زۆری تێ ئەچێ لەو کاتە واد لێت کە منعی ئەو شتانە ئەەکەی کە خۆت ئەتەوە و شتێکیش نییە کە ئەو منعی بۆ بکەیت یعنی لە پێناو شتێکی هیچایە لە کاتێکا کە خۆی گەورە وای توی دروست کردووە ئەو فەیسەد لێت ئەو شێوازەت لێت تۆ ئەچی دەستکاریەکەیت ئەسڵان بگرێشەوەی خۆت ناشرینەکەی نەکشەوەی خۆ جوان بکەیت دەستت خۆش بێ خاتونگیان ئێوەی ئازیز چیتان هەیە لەسەر ئەم خاتونە ئەگەر شتێکتان هەیە لەسەری بڵێ خاتونگیان فەرموو سڵاوتان دەبێت دەستخۆشی بەرنامەکەت لێکم مامۆساگیان بەڕای من خۆی گەورە هەموو ئینسانەکانی جوان خوڵقاندووە ئەوەی نەقسە لە ناخی خۆمانەیە بەڵام هەنێ جاریش کۆمەلگا تەئسیری هەیە دەور ئەبینێت چکە من بیرمە مناڵ بووم لە مەکتەب بووم باڵام بەرز بوو دایمەن ئەیان خستمە دووەوە دائیمەن چاوم لەوە بوو کە بچمە پێشەوە هەموو خۆزگە باڵام کورتە بوو ینی زۆر جار ئەو شتەش دەوروبەر تەئسیرە لێ ئەکات بۆیە من ئەڵێم ئینسان لە هەر حاڵەتێکا بێ لەوانەیە تووشی ئەوە ببێت کە لە خۆی ڕازی نەبێت باوەڕی بە خۆی نەبێت حتا من ڤیددیوەکەم بینی
لە ئینستاگرام بوو ڤیددیۆکەم بینی کچێک بوو جوانیش بوو ئەگریا بە گریانەوە ڤیددیۆکەیە کرد ئەیوت من مەسەەن هەموو نوع تەجمیلێکم کردو هێشتا بۆ حەدەشەوە لە خۆی ڕازی نەبوو خۆمان ئافرەتین بە تایبەتی خانمان هەنێ حاڵەت هەیە بە مێشکماناڵین مەسەەن ها جاری وایڵین جوانی جاری یان قسێکمان پێڵێن ئەڵێن جوان ئەو شتە و جوان نییە تا ساڵی لە دڵی دەرناچێت بەس کە پێت ئەڵێن جوانی هەرو لە حزە یەکسەر بیرتەچێتەوانێ